خۆتان لێبێت و ئەم کاتەتان باش لە کۆوارەوە ئاگاداری نوێترین بابەت و هەواڵە کولتوری و هونەریەکان دەبن بە گرنگترینی هەفتە دەست پێ دەکەین. تیپی شانۆی سیروان لە کەلارەوە بوونە میوانی پەیمانگەی هونەرە جوانەکانی هەڵەبجە و شانۆگەری کورسی شێتبوونیان پیشاندا. ئەم شانۆگەریە لە نووسینی عەزیز نەسینە و ئامادەکردنی کامەران عەبدولڕەحمانە. ئەمن مایشە شانۆیە لە ڕاستیە لە ڕێگەی کۆنتاکی ئێمە و هاوڕێیانمەوە لە بەشەوانەیە کە دروستکە لە بینی ئەم گروپانەی دەروانێت. دیارە ئەبێ ئەم کارانە لە ناو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەریەکان و بەڕێوەبەرایەتی و هونەری شانۆ بێ ناو شارەکانە بکرێ، بەڵام دیارە ئەوان بەڕێگەی بەهۆی قەیرانی دارەوی بۆی ئەو گرفتانی کە لە بەردەمیانە نەیانتوانی ئەم گروپانە بانکێشکن و بە تایبەتی تریش نەبوونی هۆڵێکی گونجاو بۆ بینیری بۆ نمایشکردنی کارە شانۆیەکان بۆیە پەیمانگەی هونەرە جوانەکان بیری لەوە کردەوە کە ناکرێت شارێکە بێ و بەڵام چالایەکی هونەری و ئاڵگۆڕی کولتوری و هونەری ناو شارەکانە نەکرێت. مەبەستمان لەم شانۆە ینی ئەکادمیان نەبوو وەکو شانۆیەکی ئەکادمی، فقط ئەوەی کە پێویست بوو ئێمە ئەکتەر و هۆڵەکان ئاشت بکەینەوە، ئەکتەر و جمهور ئاشت بکەینەوە. لەگەڵەوەشە پەیامێکمان هەبوو ئێمە لە ناو شانۆکە پەیامەکە دەرەکەوێت کە پەیامان بۆ دەسەڵاتە و هەنێک خەڵکیشە کە عاشقی کورسی عاشقی دەسەڵاتن ئەوانە. دیلی رسوالەکە ئێوەی شکارتان نییە ڕۆژ تاوێرە قسە لەسەر بۆەوە کرد دەواز بێ. ڕێوڕسمی ناساندنی پرۆژەی زنجیرە بڵاوکراوەکانی ئیتنۆمیوزیکۆلۆجیست توانا حەمە بە ئامادەبوونی نووسەران و ڕۆشنبیرانی سلێمانی بەڕێوەچوو. ئامانجی نووسەر لە بڵاوکردنەوەی ئەم زنجیرە نامیلکانە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری میوزیکیە لە کوردستاندا. بە خۆشحاڵی ئەمڕۆ دوو ژمارەی ئەو زنجیرەیە بڵاو بێتەوە، یەکەم بەناوی موزیک چییە، یەکەم بەناوی ئۆرکێسترا چییە. تەواوی پرۆژەکە پێگاتووە لە کۆمەڵێک بابەتی زانستی دەربارەی موزیک بەگشتی و بە تایبەت موزیکی کوردی کە بتوانین لە ڕێگای ئەم زنجیرە نامیلکەوە کلێنێکی گەورە لە نێو مۆسیقای کوردی پڕ بکەینەوە کە خۆتانەزان کتێبخانی مۆسیقای کوردی لەم بوارە زۆر هەژارە کە ئەمە خۆم وەکو ئەزمموی خۆم لە قۆناغی پەیمانگە و زانکۆکانە هەمیشە گرفتێکی سەرەکی من بۆ کە نەمتوانین سەرچاوەی زانستیم دەست پێ بە زمانی دایت. دیارە ئەم پرۆژەیە ئەتوانم بڵم کلێنێکی بچکۆلەی ئەو کلێنە گەورەیە پڕکاتەوە بۆ ئومێدم پرۆژەکە بەردەوامی هەبێ و پشتیوانی بکرێ و بتوانین زۆر لایانی تری زانستی لەسەر مۆسیقا بە شێوەیەکی گشتی بدوێت. کتێبی یەکەمیان بەناوی موزیک چیە، ژمارەیەک وتاری جیاوازە، کتێبی دووەمیان بەناوی ئۆرکێسترا چیە. ئەم کتێبەشیان کتێبێکی پەروەردەی زانستی موزیکیە کە بڕای من بۆ سەرجەم ئاستەکانی تەمەن پێویست ئەتوان لە قۆناغی خوێندن و قۆناغی یەکی پەیمانگە و یەکی زانکۆ ئەتوان خوێندکاران سوودی لێوەرگن، چونکە ئینفۆرمێشنێکی تەواوی هەیە لەسەر بواری ئۆرکێسترا کە چۆن ئامێرەکان چۆنە و چۆن دروست بووە و چۆن گەشەی سن و ئێمە کە ئاچینە کۆنسەرتێکەوە چۆن هەڵسوکۆتەکەین.
گروپی میوزیکی کابوک کۆنسێرتێکی میوزیکیان ئەنجامدا. ئەم گروپە لە میوزیسیانانی کورد و ئەڵمان پێک هاتووە بە ستایلێکی تایبەت کار لەسەر میوزیکی کلاسیکی کوردی دەکەنەوە. پێکهاتەیەکی زۆر جوان پێک هاتووە لەو گروپە دەتوانم بڵێم تەمسیلی هەر چوار پارچەی کوردستان دەکات کە کوردستان هەموو شوێنێک بۆ ئێمە کوردستانە بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشیە کوردستانی باشووری تێدایە باکووری تێدایە ڕۆژ ئاوای تێدایە لەگەڵ چەند میوزیک ژنێکی غیرە کوردی کە بەڕاستی ئەوە کارێکی زۆر خۆشحاڵیە بۆ ئێمە کە بتوانین گەلانی تربێنین هاوتەریبی ناو تێکەڵچێشی ناو گۆرانی میوزیکی کوردی بکەیت خۆی لە خۆیدا پێم وایە ئەوە کارێکی جوان دەبێت. ئەم گروپە تقریبان ئێستا وەکو ناوەندێکی هونەری لێ هاتووە نەک بڵێن وەکو گروپێکی موزیک وەکو ناوەندێکی هونەریش ئیش دەکات کە ئێمە هەموو هونەرمەندێکی کورد وەردەگرین لەم گروپە. هونەرمەند مەبەستم گۆرانی بێژ نییە، مەبەستم ئازفەکان ژەنیارەکانی کووردە ئێمە وەری دەگرین و پێکەوە ئێمە هەمومان پرۆڤە دەکەین تەمرین دەکەین و پێکەوە ئەتوانین ئیش بکەین یانی سیستمەکە بە شێوازەکە کە ئێمە هەموو تەنانەت توانێت 20 نەفەر بێتوانە 30 نەفەر بێتوانێت 4 نەفەر بێت ئەو گروپە بەو شێوازە ئێمە ئەتوانین ئیش بکەین و بۆیە سیستمێکمان دامەزراندووە لە ناو گروپە کە هەموو کەسە لە خۆی بگرێ بەڕاستی بە کچوو بە کۆر بە زاراوەکانی جیاواز و بە پارچە جیاوازەکانەوە. شبطان استنار ماما ديفلتا نبي جامن استكار ورم بجمتا شبطان استنار ماما ديفلتا أزريالم دلم ريدا شبنا خاطيتا نانا تشينا بس اشتردتا. شانۆگەری مەمی ئالان لە زانکۆی زاخۆ پیشاندرا. شانۆگەریەکە لەلایەن قوتابیانەوە ڕۆڵی کەسایەتیەکانی بینرابوو. چیرۆکی شانۆگەریەکە لەبارەی خۆشەویستیەوە بوو. لەلایەن ئامادەبوانەوە پێشوازیەکی گەرم لە شانۆگەریەکە کرا. ئەفشۆنوە مانگی ڕۆژ بەرهەندێ دەکو قوتۆبیۆن هەشیۆر بگەین و ئەوانە ژێکشیۆنن تایبەت هەنگەلە بۆرۆندۆ تایبەتیژت فۆرەشوۆنێدۆ و چێت بیتن ڕێگیری لە پێتاگرتن ژوەرگەلێک ئەگەرۆن چ ڕێگیری جوۆکی بیتن ماڵبۆتەوەم بیتن یان هەر ئەگەرێکێتی بیتن مادویە بوو دیۆر بکەین و تایبەتی کچۆ کورچی گەلێک شیۆنن هەین و هەروەسە تشتن هەر کۆرەکی بێتن وەکی گڕۆن بگاتن. ڕۆڵێ من ئەس خەزۆلم هەفژینەمە مێئۆلۆنم بوو ماوەی هەفتەیەکی ئێمە شەرهیۆنە خوکریە بەلێ ناچۆر بیتن ژە ئەگەرێ شاری بەرەفسەنگێران بەرچیتن و خەزۆلێت پشت خۆ دەهێلیتن ئەژی ڕۆلێک ئۆفرەتێکۆ کورد دگێرم کۆچەوە سەرەدەریت گەل بێڕاوشت کرد. مدویا ام چنده بو بینران دیار بکن که ادبیات کردی گلریجک ادبیاتی که گلک دولمنده هر وسان اف شانو یکم شانو کردی دیرو که شانوگری دادیت هجمارتن یا اوجلای عبدالرحیم رحمی هکاری و سال 1919 هات نویساندن مدویا ام وکر رزگرتنک بو کدایی وکر رزگرتنک بو ادبیات و چاندا کردی و شانوگری لزانینگه نمایش بکنو و هستی هنری و بگمان هر شانوگری که جک آرستا خو پیام خو سرکی هیا بو بینران و بو ویژه هنری. من همین خوشتفیان خویر فرنگی داشت دستم. بیشتر کم خودی توی با من سلامتی بگردی. اگر تو چوی پاش از دچکم ما ممکن انجی نامن. اگر تو چوی رو خاموشی دچی من دیگر خوب ببم. بس فنکا بارینه ایرو دشمن لمکینه استانا من لا یقینه خزالا من دلالا من بس بگیری خزال بە درێژایی مێژوو کورد بە جۆرەها شێوە ئەشکەنجە دراوە بەڵام کۆڵنەدان بۆتە مۆرکی تایبەتی تاکی کورد هونەرمەندانیش بەکارە هونەریەکانیان گزارشیان لەو ئازارانە کردووە و توانیویانە بە بەردەوامی لە ڕێگەی هونەرەوە چارەسەری گرفتەکان بکەن. شانۆکاری کورد میرزا مەتین خەڵکی باکووری کوردستانە ئێستا لە ئەڵمانیا دەژی چەندین شانۆگەری لە ئەڵمانیا نمایش کردووە. دوایین کاری شانۆیی باس لە ئەشکەنجەدانی زیندانیانی کورد دەکات لە زیندانانی ئامەد.
ماوەی 10 ساڵە میرزامەتین لەگەڵ هاوڕەیەکی گروپێکی پەرفۆرمانسیان بە ناوی شەرمەلۆ دامەزراندووە. خاوەنی پرۆژەی بە یەکگەیاندنی شانۆکارانی کورد و ئەڵمانە. ماشەکەت بۆ تۆ ئۆڕاحومە زندەکەن داکۆ زێدەتر مێشم وەردەکەن تۆڕا من زێتە ئازاد بکەن. ناوێ من میرزا مەتین و ez ساڵا هەشتەیدا لە کوردستانە باکوور لە قەرسێ چێبووم و هەتا 3 ساڵیا خواز لەبەر ژیام و پشتی 3 ساڵیا خۆژی دێوباوێ من تەبی دێوباوێ من ئەم چوون ستەمبۆلێ باژارێ ستەمبۆلێ و ez لەبەر ستەمبۆلێ مەزن بووم. هەبوو تو نەبوو جارێک ji caran rehmel dê bavê hazir e guhdaran xwelî li serê yê li ber dîwar. Zanin piştî salên heştê li girtîgeh Amedê gelek işkence hate kirin û Kurd gelekî işkence dîtin ji ber wê jî wehşetekî li wir çêbûbû. Min jî xwest wê wehşetê bînin ber çav ji ber wê min ser girtîgeh Amedê min lîstikekî nivîsî gelek bajarên Ewropa de jî hate lîstin û donaper jî li Berlînê hate lîstin û temaşevan gelekî ecîbandinên xwe nîşanê me dan. Var. Çok. Dayı. Xemneke dayı. Min şaneya xwe vakir tevî şîrika min Berfîn Zenderlioğlu bi navê Şermola Performans û ew 10 salin li koma Şermola Performansê de wek şanonûs, derhêner û lîstikvan dixebitim û min perwerdehiya xwe ya şanoyê jî wekî min got navenda çanda Mezopotamya min temam kir. Piştî wê jî li zanîngeha Stenbolê beşa rexnegiriya şano û dramaturg jî min temam kir. لە نێو ئەدەبی کوردیدا کەم جار بەرچاومان کەوتووە تێکستی ئاینی ئێزدیایەتی چاپکرابێت. ئەو تێکستانەی کە بەشێکی گرنگن وەک ئەدەب لە دنیای ڕۆشنگەریدا. شەمۆ قاسم یەکێکە لەو نووسەرانەی کە چەندین کتێبی بە چاپ گەیاندووە و لەم بوارەدا جێدەستی دیارە. لەم دوایەدا لە 2 بەرگی جیاوازدا کتێبێکی ناوازەی بە چاپ گەیاندووە بە ناوی تێکستی پیرۆز. هەوڵێکی کللتوری ناسیە لە دنیای تێکستی ئاینی ئێزدیایەتیدا. هەر دەمێ ئەس قوتابی بوون زانکۆ مووسل و هەتا پشتی ئێستا خەڕج بوویم و ئەس دەرچوویم و یعنی تایبەت پشتی من بنگە هێلالیش کار کردی محاولە کرد ئەس گەلێک پەرتوکا بخۆنم بزانم کە ئێزدیاتی چییە و ڕەسەناتیە ئێزدیاتێ چیە و بیر و باوەڕێتوان چنە چیت ناوێت زیادە چیش پەرتوکێت ئەوێت نویسەر و ئەف خەڵکە لەسەر ئێزدیا نویسی دەمێ پەیوەندی من بنگە هێلالیش کردی هەر ساڵ 1993 من محاولە کرد ئەس بقارم ئەس کارێکی بکەم کول دوا ڕۆژ گەلک وەکو گوتی تشتێت بیر و باوەڕێت ئێزدیاتی لە بەرچاو دانێتن ئێکشوان ئەو بووکو کەلتوری کوردی وەیگرێدای دروستکردنا پەرتوکە لەوما من محاولە کرد هەتا vێگەفکە من 2 پەرتوکێت چێکردن و پەرتوکەکە دیشە لە بەردەستە پەرتوکایەکێ بناوێ مەشاهیر من الکورد الێزدین زمانی عەربی بوو و کتە پەرتوکە دوێ
چەند تێکستێن پیرۆزن ئێولا ئێسدیا ئەب زمانی کوردیە ئەف پەرتوکە دوو بەشە بەشەیەکێ و بەشێک دوێ هاریکاریە بنگەهێلالش هاتیە ئامادەکردن و هاتیە یعنی چاپکردن و دو سال چاپخانە هاوار هاتیە چاپکردن دیزاینەکە گەلە گەلەکە پێشکەتی لەوان هەردوو پەرتوکە هاتیە دروستکردن يعني تايبت الجلدة يعني جلدة قلق كي بيشكتي من درست كرياو وكو على الأقل هر كساكي والجلديش ببيند دي رامانا أفي برتوكيل برشاف دا ورقرتن كو أفا برتوكا إزديها جزء كيف جزء دوية نزيكي نقصدو 6 صفحية لا بريا وأف هندي تكستت بيروزت إزديها هاتينا بلاف كرن وديسا او كهندك قالك جناهات بنا بلاف كرن من سرزارت قول بيجا ورقرتن مدفان هردو دفي بارتوكيدا من طبعا هاتينا كوم كرن دفي بارتوكيدا اجبركو من دمي من يعني اس عنوانك بوفي برتوكيل قريانكو اس عنوانك درس دانم البيشي من مفيا بو از دانم يعني برتوكا از دياتي بس اجبركو هطافي قافكي او همو قول بيت قصيدة از ديا نهاتينا كوم كرنا قال لك يتماين قال يعني وكم بيجن زانا ودارت از ديا وقال لك جيت هندا بوين لو ما وقالك جي انك خلك ما بلكي عندك نل يعني جدرفي عراقنا انا الروسيانا انا الارمينيانا انا الجهدينا لو ما اختصار كر ما قلت شنتي كستين بيروز وازنا هالبر از خو امادتكم كو بشي سيجياز دستشاكم او قول بيت وقصيده مشاي بشتينجي فايداكم كو ديت بشي سيده درستكم واتقارن بيجم يعني بهرا بتراوان قول بيتاي هاتينا يعني بلاف كرن ما يدفي برتو كده درس كرين لو ما منش از بيجم تكستين بيروزين ازديا مقوتي چند اجبركو افنا او همو تكستو قول بيت قصيدة ازديا لە دوابڕگەدا ژەنیارێکی ئامێری عود لە قامیشلۆوە ئاوێزانی میوزیکمان دەکات کاتێک حەز و ئارەزوەکان بەرەو فێربوونی میوزیک دەدبن هەڵبژاردننی ئامێرێک یەکێکە لە بڕیارە قورسەکان چونکە لەوانەیە بە درێژایی تەمەن ببێتە تاکە هاوڕێی هونەرمەند اینجا ئەگەر ئەو ئامێرە عود بێت ئەوە دەبێتە هاوڵی خۆشی و ناخۆشیەکانی ژیانی لە میسر تەمبور بوری نەبووە جوان لەگەڵ خۆی ئەو ئامێرەی بردووە بۆ میسر و توانیوێتی لە ڕێگەی ژەنینی تەمبورەوە میوزیک و مەقامی کوردی بڵاو بکاتەوە ئێستاش دەیەوێت ماڵی عود لە سوید بکاتەوە. باندورا جواكي جلك المهبوب بافي ما لأم كلثوم جهدار ذكر لحزني لعبد الله جهدار ذكر يعني العربي التركي حتى أوستراني بوليوجي هبون من مالك جهدار ذكر يعني تكار بيجي همو رنجي موسيقى مالك جهدار ذكر حتى مايكل جاكسون جي ما جهدار ذكر هستي مني موسيقي تشاوا وبون پیشی مالباتا خاله ما او طنبوره دخستنا شو مويدا كيم برادش طنبوره وانا باندورا وهبو دورا كي وك اي زاروك وك هر زاروك كي دنگ بيجي هريمه جهدار دكن سعيد يوسف ما سعيد يوسف طبعا محمد شيخو اف كسيغو در دورا ما هبون ملوا جهدار دكر خوني مجي بتوچ بون وك ما پیشی مدگو کنگی زی طنبوره كي بينم زي البزقه كي خينم وكفا كسيغو واجو دار دكم هنو طنبورك بدس مكت اسفير بوم
هستي موسيقي فبونو اختيقو من ماموسا سيد يوسف جوداركر لي هنو أو خلقايا مستربو من العودي جوداركر مديد قعود إمكاني بيتر هني بيتر فري بيتر دنجي توش دنجي نيفي دنجي قالند بيتر تدحية مارو كارب برفرهي بيتر تشيكي هنو قوهم تشوسر موسيقى عربي آگو بري باندورا وينال سر محبو آگو د كاسيتا دبافي من ليغو دار ذكر أم كلثوم وعبد الوهاب أو كسانا درفت چێبوو ئەز مامۆستا نەسیر ببینم دو ساڵە 2012 کۆنسەرێکی چێببوو لە شامێ پشت وێرە دیسا 2004 د کۆنسەرێکی ویل تەرتوس چێبوو ئەز شقامش لێم لێ خست ئەز چووم تەرتوسێ ما ئەودیت ویناژی ئەز داوا کردم کۆ ئەز بێم مصر القاهرە الجەمی دەست بە خوێندنا عودەی بکەم یعنی برەنگێکی تەکنیک و برەنگێکی فەرمی یعنی وقتی قوم بريار دا از دركم قاهرة بخوينم عوديل البيت العود العربي دا سبيكا 2005 دا بود مها 12 2004 تقريبا از دركتم از تفلي جروب بيت العود بوم طنبورة خوجي بخربر صالة مخوند بشتي صالة خوندني البيت العود قال لك ما مستجي هابونج غيري ما مستنصير ايكو درس تاني ما ايكو حتى انا كباندورا والسر ما هي من وانا جهدار ذكر ومن الموسيقى جهدار ذكر من الانسترومنتا عودي تاني جهدار ذكر حتى جو وقت صورتك برفرهي جميل شابو بشتي 2 صالة خوندنا بيت العود از كونسيرتا تعليم شاكر او كونسيرت 2007 دبو دمها دوا دبو امتياز اني وجويرو جيدة از بو موك ماموستي عود وطنبور لبيت العود العربي القاهرة مدست بفكرني عود وطنبور لبيت العود كر وبسببها يعني بيت درفتا جو تشيبو او طنبور بو وك انسترومنتكي فرميد بيت العود يعني او طنبور بو وك انسترومنتكي نه كو خلقتين فيردبن